ماوەی 8 ڕۆژە فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا زۆر بەسڕی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بەردومان دەکەن. سنووری گوندەکانی بناری قەندیل و ناوچە کوێستانیەکانی باڵەکایەتی و ژمارەیەک ناوچەی برادۆس بوونەتە ئامانجی فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا. شەوێ دیکە گوندەکانی بۆ کریسکان نێزیک پردەشاڵی کورتاک کۆزینە زۆر زیان بۆ وردمان کردیە. دڵە ڕاوکێشی زۆر زۆری بڵاو کردیتەوە لە سەدانیشتوان خەڵکەکە زۆر ترسایە. خەڵک ئێستا لە سنووری بناری قەندیل باغی هەیە بەجێهێشتیا مەڕووماڵاتی هەیە ڕۆیە خەڵک بە کشت و کاڵەوە ئەوێ هەنجی هەیە یان بۆ مێشەنجوونی هەیە ئێستاکانە خەڵکە فەرم ناتوانین بستەوە دیکە مێشەنجوونەکانیشی هەنجوونەکەمی تو ئێستا کاتی بڕینەوەی مێشەکانە. ماوەی چەند ڕۆژێکە فڕۆکە جەنجەکانی تورکیا بە بەردەوامی بردومانی بناری قەندیل دەکەن بەم هۆیەشەوە بۆتە هۆی کوژران و برەنداربوونی چەندان هاوڵاتیان کە خەمساردی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە تایبەتی لە ئاست ئەو مۆزوعەیە بۆتە هۆی کە دانیشتوانی گوندەکانی بناری قەندیل بەرەو چۆلبوون دەچن ڕز و باغ و ماڵ و ئاڵەکانی خۆیان بەجێ دێڵن ڕوو لە شارەکان دەکەن. زۆرترین بردومانی فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا بۆ گوندەکانی ئێنزا بۆ کریسکان زارگەلی کۆزینە و کورتەک و مارەدوو کەڵەچی باڵەیان بووە لە سنووری بناری قەندیل کونەکۆتر و بێرکمە و بنقەڵات و گەروی سینگا لە سنووری برادۆست و گوندی گەڵاڵە و باوەسێ و لە سنووری شارباژێر و قەزای ماوەت بووە. نە ئومێدم بە ژیانی خۆمە نە بە ژیانی کە سوکاری خەڵکی بناری قەندیلیش لەژێر ڕوعمی تۆپ و تیارە و فڕۆکەی بێفڕەکانی تورکیا دایم بەداخەوە کە ئەوەش زۆر زۆر جێگای نیگەرانی بە تایبەتی من دایمە لە ناو خەڵکی دەرم. زیانەکانی خەڵکی بناری قەندیل کەەوە زۆر جێگای داخ و نیگەرانیە بەڕاستی ژیانی گیانی گەلک زۆر بووە. حکوومەتی عێراق لەو ڕۆی بەڕاستی کەم تەرخەمە و لێکۆڵنەوە لێپرسینی و نەکرد لە حکوومەتی تورکیا ینی ناکرێت خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان زەرمەند من بەڵام حکوومەتی عێراق ڕۆژێک لە ڕۆژان ئاورا لێداتەوە یاخود سەردانیان نەکە یاخود لێپرسینەوە لە حکوومەتی تورکیانەکە حکوومەتی تورکیا ئەڵێ ئێمە سنوورەکانی خۆمانە پارێزن بەڕاستی بناری قەندیل بەدەیان کیلۆمەتر دوورە لە سنوورەکانی تورکیا. لە کۆی بردومانەکان زۆرترین زیان بەرخەڵکی سڤیل و گونشین کەوتووە وێڕای دروستکردنی ترس و دڵە ڕاوچێ زۆر ئەوەش هۆکارێک بووە بۆ چۆڵبوونی گوند و ئاواییەکانی ناوچە سنووریەکان کەمبوونەوەی بەرهەمی کشت و کاڵی و بەخێوکردنی مەڕووماڵات و مێشەهنگ کە سەرچاوەی سەرەکی بژێوی ژیانی گونشینانە. تا دێت بردومانی فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا بۆ ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان زیاتر دەبێ بە تایبەتی بناری قەندیل و سنووری برادۆست و باڵەکایەتی زۆرترین بردومانی تێدا دەکرێت لە کۆی بردومانەکانیش خەڵکی سڤیل و گونشین بوونەتە قوربانی. ئیسماعیل عوسمان کورسات نیوز بناری قەندیل.